کۆماری ئیسلامی ئێران بە ڕەوشێکی ناجێگیری ناوخۆییدا تێپەر دەبێت و ئەگەرەکانیش لە ئەکامی ئەو جم و جۆڵانەی هەن هەمووی کراون و یەکێکیش لەو ئەگەرانە گۆڕانی سیستمی فەرمانڕەوایەتی سیاسی ئێستای ئێرانە. جا لەو ڕوانگەیەوە هەر لە ئێستاوە دەست کراوە بە هەوڵێکی زۆر بۆ پێکێنانی هاوپەیمانێتیەکان بۆ قۆناغی دوای ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران. جەلیل ئازادیخا شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک جەلیل سوپاس بۆ ئامادەبوونت. بە سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەین. ئەگەری گۆڕانی ڕژێمی ئێران چەندە بەهۆی ئەو ئاڵنگاریانەی لەسەر ئەستی ناوخۆی وڵاتەکە هەیەی؟ زۆر سپاس بۆەوە کاکە بەیانیتان بەش کاک بەڵێنی هێژا و خۆشەویست. لە ڕاستیا پرسیارێکی گرنگ و جەوهەریە، زۆر بە ڕێژەی ینی زۆر بە دەقیقی وەک بە بەسڵاح جوابێکی ماتماتیکی ناتوانین ئەگەرەکانی ڕوخانی ڕژێمی ئێران دەستەبەر بکەین، بەڵام بە پێ ئەو نیشانانەی لەبەردەستایە دۆخی ئابووری، دۆخی سیاسی، دۆخی کۆمەڵایەتی و دۆخی کەلتوری لە ئێرانەوە هەروەها لەسەر ئاستی پەیوەندی نێو خۆی و پەیوەندی جیهانیەکانیا دەتوانین بڵێن لەسەر دوو ئاستی سیاسەتی بەڕێوەبەری ناوخۆ سیاسەتی خارجی هەردووکی ڕژێمی ئێران شکستی خواردەوە و لە ڕاستیا پرۆسەی شۆڕشێکی کۆمەڵایەتی لە ئێراندا بە ڕاپەڕینی کوردستانەوە کە دەستی پێکردووە ئێستا گەشتۆتە ئاستێک کە چاوەڕێ دەکرێت ڕژێم کۆتایی پێبێت و ئەمە دیارە خەڵک لە ذهنی خۆیدا شۆڕشی کردەوە بەڕاستی لە ذهنی خەڵکدا ڕژێم تەواو بووە ئۆتۆریتەی بەسەر خەڵکدا نەماوە، دەسڵات و ڕەوایی و پەسەندی نەماوە. ئێستا ڕژێمەی کە هەیە لە ڕاستیدا لە ئێرانە ڕژێمی چینێکی دیاریکراو یا توێژێکی دیاریکراو لە کۆمەلگای ئێرانەکە توێژێکی ئیدئۆلۆژیکی سەر بە دەسڵاتی جمهوری ئیسلامی ئێران و لەوە زیاتر نییە. بۆیە من پێم وایە ڕەنگە ئێستا جۆرێک بێدەنگێک هەبێ لە شقامدا لە شقامی ئێران بەگشتی و لە بەشەکانی تری ئێرانیشدا، ئەمە کاتیە و کۆمەڵێک هۆکاری دەرەکی و ناوەکیش لەسەر ئەو بێدەنگی دۆخی ئێستا کاریگەر بوو. کاک جەلیل وەکو جەنابیش دەزانی زۆرێ لەلایەنە سیاسیەکان بە تایبەتی ئۆپۆزیسیۆنەکان هەڵبەتە لێرەدا مەبەستمانە لە خۆ ئامادەکردندان بۆ دروستکردنی هاوپەیمانێتی لە نێوان ئەم لایەنانەدا. ئێمە بینیمان چەند هاوپەیمانێتیەک وەک بڵێ تا ئەندازەیەک بە فەرمیش ڕاگەیەندران. ئەو هاوپەیمانێتیانە چەندێک جێی هیوان بۆ ئایندەی ئێران؟ لە ڕاستیا من کێشەم هەیە لەگەڵ دەستەواژەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە دەرەوەی وڵات. کێشەکەشم وێ بەڕاستی من بۆ خۆم ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی نابینم کە خاوەنی هێزێکی بەرینی کۆمەڵایەتی بێ بە وەک دەڵێن عەقەبەیەکی ئیجتیماعی بەرفراوانی هەبێ کە بتوانێت لە ئێراندا گۆڕانکاری هێز دروست بکا و پاسەنگەکان بگۆڕێ. ئەوەی لە ئێران دەگوزارەوە ئێمە دەیبینین و لە نێو شەقامدا هەیە لە ڕاستیا بزوتنەوەیەکی بەرفراوانی جەماوەریە کە بشکڵی ئاسۆی دەستی پێکردووە. سەرکردایەتەکەی لە نێو خۆیەتی، ڕەهبەرێکەی لە نێو خۆیەتی، پرۆژۆ و مانیفێستەکەی لە نێو خۆیەتی و خۆی بەڕێوە دەبا. و کاتێ باسی ئۆپۆزیسیۆنی ئێرانی دەکرێت لە ڕاستیا من پێم وایە جەستەیەکی بارکراوە لەسەرم شۆڕشە، چون ئەوەی چەند بەریان هەیە لە دەرەوە یا با بڵین چەند شت هەیە کە وەکو بەریان ناوی دێنن بەناو ئۆپۆزیسیۆنی ئێرانی. یەکێک لەوانە گەر بمەوە ئاماژەی پێ بدەم ئەو چەند کەسەیە کە بە ناوی شاخوازەکان یا شاویستەکان باسییان دەکەن. ئەمانە لە ڕاستیا ئەگەر ئێستاش هەرسەیری کۆبوونەوەکانیان بکەین، سەیری ئەو جارنامانە بکەین دەیدەنە دەرەوە، کەسانێکی سیاسی ئوستەخواندار و جێکەوتو و خاوەنی مێژ و خەباتیان تێدا نییە. لە ناوخۆی وڵاتشەوە کەسانە لە ڕاستی خاوەنی پێشینەیەکی سیاسی و نفوزێکی جەماوەری نین، بەڵکو ئەمانە لە ڕاستیا کۆمەڵێک سەلەبریتین کە ئەم سەلەبریتیانە دەکرێت لە شوێنی خۆی لە جێگەی خۆی لە موقعیەتی خۆیدا کەڵکیان لێوە بگرێت. بەنابەرین کێشەکە لێرەدایە لە ئێراندا تاوتین و گەرموگوڕی شۆڕشەیە. ئەوەشی کە گرنگە با بە سەراحەتەوە بڵێم ئەوەی کە من دەیبینم ئەو تەیفی کە پێیان دەڵێن شاویستەکان نایانەوێ شۆڕشێکی بەرفراوانی کۆمەڵایەتی لە ئێراندا بێ، یانی دژی شۆڕشی ئیجتیماعین، بەڵکو ئەوان دەیانەوێت گۆڕانکاریکی ئاراستەکرا و کۆنتڕۆڵکراو بکەن کە ئەم گۆڕانکاری ئاراستەکرا و کۆنتڕۆڵکراوە لە ڕێگەی میکانیزمایەکی وەکو ینی جێشی ئێرانەوە دەیانەوێت بیکەن، لە ڕێگەی گۆڕانکاریکی سیاسیەوە بیکەن، لە ڕێگەی دەوڵەتانی دەرەوە دەبێ بیکەن، ینی کەمترین بەها بزوتنەوەکە لە ناوخۆ نادن. تەیفێکی تریشان دەمێنێتەوە کە زۆر ساردوستر و بێتوانان بەڕاستی هەروەکو وتم ئەمانە جەستەن بەسەر باری شۆڕشەوە لە ئێراندا کە باز لە ئۆپۆزیسیۆن دەکەین دەتوانین بڵێن ئۆپۆزیسیۆنی گەلانی ئێران. بەڵێ کاک جەلیل شۆڕشی ژینا وەکو ڕاستیەک لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەستی پێکرد، واتە کوردستانی ئێرانەوە دەستی پێکرد. زۆرێک لە نەتەوەکان لە ناو ئێراندا هاوسۆز بوون لەگەڵ ئەم شۆڕشەدا.
لە پەیوەندی بە دروستکردنی ئەم هاوپەیمانەتیانەوە چ شتێک بۆ کورد گرنگە کە خاوەنی بزوتنەوەکەیە کە خاوەنی ئەو جم و جۆڵەیە ئەبێ چاوەڕوان بکە لایەنەکان پەیوەندی بکەن بە کوردەوە بۆ دروستکردنی هاوپەیمانەتی یاخود پێویستە کورد بچێ بەرەو ڕووی یا بە ئاڕاستی لایەنەکانە بڕوە بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانەتیە بۆ هەر ئەگەرێک کە لە ئێران نابێتە ئاراوە لە ڕاستیا کاک بەڵند خۆت بە دروستی ئاماژە پێکرد شۆڕشی ئێران لە ڕاپەڕینی کوردستانەوە دەستی پێکردو وەک ڕێکخستن وەک دروشمی ئەسلی وەک بنیادە مەعریفەکانی وەک ئەو گۆڕانکاریانی کە لە ئێرانی داهاتوودا بڕیارە ڕوودایە لە کوردستاندا لە کوردستانەوە دەستی پێکردو و دروشمەکەی توانیوێتی من پێم وایە دروشمی شۆڕشی ژینا یەکێک لەو دروشمانەیە شان دەدا لە شانی شۆڕشی گەوری فەڕەنسا شان دەدا لە شانی شۆڕشی ئۆکتۆبەر و بەو ئەندازەی جیهانی بۆتەوانێ و چون جیهانی بۆتەوە کوردیشی لەگەڵ خۆی جیهانی کردێتەوە پرسیارەکەی و پرسیارێکی زۆر جەوهریە من بە باوەڕی خۆم دیارە بە نووسین نووسی مۆلو زۆر شوێنی دیکە ژوتومەوە ئەمەش واقعەکە دەخوازێ کورد ئێستا لە ناوە و لە دەرەوە لە موقعێتێکی زۆر باشدایە لەسەر ئەساسی سێ کوچکەیە کە ئێمە بمانەوە باسی بکەین دۆخی کورد لە ناوخۆ زۆر باشە ڕێخستنی خۆی هەیە جەماوەری خۆی هەیە وەگەل بە شێوەیەکی زۆر باش هاتوۆتە مەدانەوە بۆ دەستەبەرکردنی داواکانی خۆی لە ئاستی مەندەقەشدا ئێمە دوو واقعمان هەیە کە ناتوانین لێ ڕابکەین حکوومەتی باشووری کوردستانەوە ئەو واقعیەتەش هەیە کە لە ڕۆژئاوای کوردستان هاتوۆتە پێشێ و لە ئاستی جیهانیشدا ئەمە لە ئاستی ناوخۆ و لە ئاستی مەنتەقەکەدا لە ئاستی جیهانیشدا لە ڕاستیا کورد ئەمڕۆ بە دووهۆ یەک بەهۆی بزوتنەوەیەکی سەدان ساڵە کە هەیەی وتوانیوێتی پابەرجابی و بمێنێتەوانی و دنیا ئاراست خۆی بکاوە خۆی بە دنیا بناسێنە باش ناسراوە دوو بەهۆی شۆڕشی ژیناوە و دوای شۆڕشی ژیناش زۆر بە شەفافێت بەهۆی دروشمەکەی شۆڕشی ژیناوە کورد ئەمڕۆ لە دنیادا وەزنا و من پێم وایە دەبێ کورد سنگەرێکی ئەسلی دروستکردنی بەرە بێ هەم بۆ ڕزگاری کوردستان هەم بۆ ڕزگاری ئێران بەلانی کەمەوە ئەوەی کە ئەگەر یارمەتیم بی جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە دەڵێی کورد لە ئێراندا هەم لە ناوە هەم لە دەرەوە لە پێگەیەکی زۆر باشدایە بەڵام کاک جەلیل لە ئێستادا مەترسی و نیگەرانیش هەن لە دابەشبوونی کورد بە تایبەتی لە لێدوانی هەندێک لەلایەنە سیاسیەکانە کە جیاوازیەکی ئێجگار بەرینتیانە بەدی دەکرێ بە تایبەتیش لەسەر ئەوەی ببنە هاوپەیمانی کێ و نەبنە هاوپەیمانی کێ ڕاستیەکەی یەک شتە کاک بەڵێن ئەوەی ئێمە دەیبینین بە پێی کۆمەڵی لێکۆڵینەوەی مەدانیش بۆ نمونە مەسەن 2 ساڵ لەمەوە پێش براندا هەر لەمە ئەمریکایە لە بەئیسلاحیانی دیموکراسی و ئازادی لێکۆڵینەوەیکی مەدانی کردووە لەسەر داخواز و ویستی گەلانی ئێران لەژێر ناونیشانی مقالێکی زۆر بەناوبانگدا کە ئێران تەنیا فارس نییە گەلانێکی تریشی تێدایە لەم لێکۆڵینەوەدا زۆر بەڕوونی نیشانی دەدا کە خەڵکی کوردستان لە سەدا هەفتای خوازیاری سەربەخۆیە خوازیاری دابەشبینی دەسڵاتی نەتەوەی نیشتیمانی خۆیەتی بەسەر نیشتیمانی مێژووی خۆیدا و لە ئێستای کۆمەلگای مەدەنی ئێمەشدا ئەمە هەیە جا ئەمە کە ئێمە باس لەمە دەکەین لانی کەمەکەی داخوازیەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەم سەردەمەدا بریتیە لە دەستەبەرکردنی سەروەری نەتەوەیی بەسەر نیشتیمانی خۆیدا لە فۆرمی سەربەخۆی با لە فۆرمی کۆنفیدراڵی دابێ لە فۆرمی فیدراڵیکی تایبەت دابێ ئەمەشی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی من پێم وایە پاش ئەو هەموو تەجربە و پاش ئەو سەدان ساڵ خەباتەوەوانە کورد دەبێ لانی کەمەکەی چ وەک حیزبی سیاسی چ وەک ڕووناکبیر چ وەک ئاقاری گشتی چ وەک کۆمەلگای مەدەنی بەو ڕاستیە گەشت بێ کە ئیتر تەشەتت و تەفرقە و لێکڕاسان هیچ وڵامێک ناداتەوە ڕەنگە جیاوازی بۆ چوون هەبێ جیاوازی بیر و ڕا هەبێ بەڵام ئەمە نابێ ئەوەندە تەشەنە بکا کە ببێتە دووبەرە چون دووفاقی کورد و دابەشبوونی کورد کێشە بۆ کورد خۆی دروست دەکات ئەمە خاڵی دۆمیش من پێم وایە ئەو بەریانی کە پێی دەڵین بەریانی شاخوازی لە ئێران و لە کوردستاندا جێگایەکی ئەو تۆی نابێت کە بتوانێت وەک هێزی بگۆڕ من ناڵم ئەمانە کەسیان نییە ناڵم ئەمانە پاشینێکی مێژویان نییە بە ئێسڵا خاتریکی نۆستالۆژیک لە سەریان نییە بە ئەمانە هەموو هەن بەڵام ئایا هێزی بگۆڕن نا بە باوەڕی من هێزی بگۆڕین وە کوردیش دەبێت خۆی ئالتەرناتیڤ سازی بکە ینی کورد دەبێت پێشڕەوی دروستکردنی بەرەیەکی بەرفراوانی نەتەوەیی و نیشتیمانی بێت لە نێو خۆیدا و هەروەها ئەدرەسێ بێ بۆ هەموو گەلانی ئێران من ئەوم ینی ئێمە باسی بەریانی سێم دەکەین نا بەڕاستی زۆر بەسەراحەت نەشاخوازەکان نەمجاهدین بەڵکو بەریانێکی سێهم کە بریتیە لە دروستبوونی بەرەیەکی کوردستانی و بەرەیەک لە گەلانی ئێران ئەم بەرێ دەتوانێت مانیڤستی خۆی هەبێ هەرکەس مانیڤستەکەی قبول کرد فەرموو بابێتە بەرەکەوە باشە کاک جەلیل لە پەیوەندی بەو بەرە کوردستانی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی و هەروە لە پەیوەندی بەو هەوڵانی کە لایەنە سیاسی کوردیەکان دەیدەن لە ڕۆژهەڵاتی کوردستاندا
چەندێک هەتا ئێستا پەیوەندی کراوە بە ڕێکخراوە سیڤیلیەکانەوە چەندێک کار و ئەرکی ئەو ڕێکخراوە سیڤیلیانەی کە لەسەر شەقام بەڕاستی یعنی جێیان هەیە پێگەیکی تایبەتی خۆیانیان هەیە دوور لەلایەنە سیاسیەکان چەندێک توانراوە لەگەڵ ئەمانەدا کار بکرێ بۆ ئەو دروستکردنی ئەو بەرە کوردستانی کە جەنابەت ئاماژەی پێەکەی لە ڕاستیە شۆڕش لە کوردستان و بەلوچستاندا ڕاستە لە شارە پارتنشینەکان و لە ناوەڕاستی ئێران هەندێک جموجوڵ هەیە بەڵام جموجوڵەکان لە هاوازن و باری ئەم شۆرشە لە کوردستان لەسەر شانی کۆمەلگای مەدەنیە و کۆمەلگای من ئەوەم تووە ئێستاش دەڵێمەوە ئێمە دووچاری دابڕانێکی معریفی بووین کاک بڵێن ینی دابڕانێکی ئپستمۆلۆژیک لە نێوان کۆمەلگای مەدەنی ئێمە حیزبەکانماندا ڕوویداوە کۆمەلگای مەدەنی ئێمە دەست هەڵ ناگرێت لەسەر دەستەبەرکردنی سەروەری نەتەوەی و نیشتیمانی خۆی لە وڵاتی خۆیدا ئەمە لە چه فۆرمێکا دەستەبەر دەبێ بابوەستێ بەڵام ئەمەی دەوێت وەلێ هێزە سیاسەکانی ئێمە تا ئێستا باس لەم مەوزوعی باسی مافی چاری خۆنووسین ناکەن باسی دەستەبەرکردنی سەروەری سیاسی و نەتەوەی نیشتیمانی ناکەن خۆیان لەم بابەتانە نادن و چون خۆیان لەم بابە نادن ئەم دابڕانە هەیە بەنسبەت حیزبەکانەوە بەڕاستیەوە خۆیان دەبێت وەڵام دەنەوە چەندە لەگەڵ کۆمەلگای سڤیل و مەدەنی تێکەڵن و چەند دەتوانیوانە پردێکی پەیوەندی هەبن بەڵام دووشت هەیە کە نابێ گومانی زۆر بە کورتی بەڵێ زۆر بە کورتی یەک ئەم حیزبانەش خەڵکیان هەیە لە نێو ئەم کۆمەلگا بەڵام ئەم کۆمەلگا بە پێی لێکۆڵینەوەیکی مەیدانی کە لەسەر دروشمەکان کراوە کاک شەهابی شێخی ئەنجامی داوە هەر لە ڕاپەڕینی ژینادا لە سا 70 تا 80 خوازیاری سربەخۆیی خۆیەتی بەنابەرین ئەم دووفاقیە دیارە من نازام ئەوان چەندە پەیوەندیان کردو بەڵام ئێمەمانان وەک چالاک وەکو کەسانی کە لەم بوارە داژین پەیوەندی ئۆرگانیکمان لەگەڵ کۆمەلگای زۆر سپاس دەکەم بۆ ئەم بەشداریە ڕاستەوخۆیە سپاس و پێزانینم زۆر سپاس بۆ ێوەش